هودا خەلیل ئازاد کرا دوای 4 مانگ. ئایا بێتاوان دەرچوو لە بەردەم دادگا لەسەر چی بۆ ماوەی 4 مانگ دەستگیر کرابوو؟ چۆن باسی زیندان دەکاتن و ڕەخنە لە کێ دەگرێ و کێ تاوانبار دەکا؟ تاوەکو ئێستا لە سۆشیال میدیا کێشەی لەگەڵ کامە بەناوبانکە بووە. ئایا داتۆی شەشەم و شوێنە هەستیارەکەی ئاشکرا کرد؟ چی دەڵێتن دەربارەی ئەو کاتانەی کە لە زیندان بەڕێی کردو و چۆن باسی دەکا؟ تەواوی زانیاریەکان لە کلید میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتەم بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکە بکەی لایک و کۆمنت و شەریت بیر نەچێ، وەروە سەبسکرایبی کەناڵەکەمە بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. هودا خەلیل ماوەی 4 مانگ پێش ئێستا دەستگیر کرابوو. هودا خەلیل خانمە ڕاگەیاندکار و مۆدێلی تەمەن 31 ساڵ لە شاری ورمێ لە ئێران لەدایک بووە و لە شاری هەولێر ژیان بەسەر دەباتن. ئەو سەرەتا وەکو پێشکەشکار دەرکەوت، بەڵام دواتر بەهۆی سۆشیال میدیاوە ناوبانجی دەرکرد، بەتایبەت ئەو کچە جیاواز لە زۆر شتێک زۆر بەڕاشکاوی قسەی دەکرد. ئەو دەهاتە سەر شاشا و دەیوت خۆشەویستم هەیە و گرنگ نییە هاوسەرگیری لەگەڵ بکەم، چووکە بەردەوام من و ئەو کەسایەتیە پێکەوەینە، هیچ پێویست ناکە من و ئەو هاوسەرگیری بکەین و زۆر دڵخۆشیشن. بەو قسانەی هەموو کاتێک سۆشیال میدیای دەتەنێ و وە دەبۆ گوێ باس و خواسی خەڵک لە ناو سۆشیال میدیا. هودا خەلیل نزیکەی 4 مانگ دەبێ دەستگیر کراوە، بەڵام ئازاد کرا لە ڕێکەوتی 22 لەسەر 23 نۆڤەمبەر. یاخود ئەو دەیوت 6 تاتۆم هەیە، بەڵام تاتوویەکیان شوێنەکەی هەستیار و ئاشکرای ناکەم. بەڵام دواتر شوێنی تاتۆی نهێنەکەی ئاشکرا کرد کە لەسەر سینجی بوو، بەڵام خەڵکەکی زۆر بە شێوازێکی زۆر سێی بیری دەکردەوە. هودا خەلیل بڕوانامە 6 ئامادەی هەیە، بەڵام وەکو فەرمانبەر لە پەرلەمانی کوردستان دامەزرا ئەو ڕەتی دەکاتەوە بۆ دامەزراندنی واسەی کردبێت. دەڵێت هەروەکو ئەو خەڵکە دواتریش پاش داوامی پەرلەمان خوێندکاری زانکۆ بوو، بەشی کارجێڕکاری خوێندووە. هودا لە ماوەی ناوبانگیدا ئەو خاتونەیە ناوەناوە لەگەڵ هەندێک لە کچە مۆدێل دەبۆ ناکۆکی دیارترینیان لەگەڵ خاتو جیان هاشمدا. هودا ماوەی چەند ماگێکە بەتاوەتی لە ڕاگەیاندن دوورکەوتوتەوە سەرقاڵی ژیانی تایبەتی خۆیەتی، بەڵام لە ڕۆژ یەکشەمەی 3 تەمموزی 2022 لەلایەن هێزە ئەمنیەکانیەوە هەولێرەوە دەستگیر کرا. هودا خەلیل بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کرا بۆ لێکۆڵینەوەی لەگەڵ کرا. وەو کاتەی هودا خەلیل بەوە تۆمەت بارکرا، دوو کەسایەتی تریش لە ناو سۆشیال میدیا ئەوانەیش تۆمەت بارکران بە شێوازێکی جیاواز. ئەوانەیش ناڵە سوپەر و سۆنیا بەیتوشی بوون، بەڵام تاوەکو ئێستا ناڵە و سۆنیا بێدەنگن و دەنگۆی ئەوە بڵاو نەکراتەوە کە ئازاد کرابن یاخود نا و ئەوان لەسەر چ کەیسێک دەستگیر کرابوو. بەڵام هودا لە نوێترین ڕاگەاندنی بازەوە کرد ئەو شتانێک کە ئەو لەسەری تۆمەت بارکراوە دەستگیر کراوە دوورە لە ڕاستی و بازەوە دەکاتن دەستێکی دەرەکی تێدایە و ئەو هیچ گوناهێکی نییە لەو بارەوەیە. واروها بازەوە دەکاتن زیندان زۆر دەستخۆشی لەو کەسانە دەکاتن کە یارمەتیان داوە لە زیندان و بێگومان هەمووان باش دەزانین زیندان هەرچەند خۆش بێتن ناگاتە یەک دەقەی ژیانی دەرەوە، لەبەرەوەی شوێنێک کە دەست بەسەروی هەموو کاتێک دڵە ڕاوکە لێ دروست دەبێتن و زۆربەی ئەو کەسایەتیانەی زۆربەی ئەو خەڵکە ئاسایانەش کە دەستنە زیندان کاتێک دێنە دەرەوە باری دەرونیان تێک دەچێت بۆ ماوەی چەند مانگێک پێویستە زۆر بە ئارامی هەڵسوکەوتیان لەگەر بکرێتن، لەبەرەوەی زیندان هیچ شوێنێکی خۆش نییە بۆ هەموو خەڵکێکی ئاسایی. وەروە هودا پێشینەی تاوانی نەبوو لە دادگا و تاوەکو ئێستا هیچ جارێکی تر دەستگیر نەکرابوو، بۆیە دادۆر بڕیاریدا ئەو خاتونێ ئازاد بکاتن دوای 4 مانگ. بەڵام تاوەکو ئێستاکە دیانی ئەو خاتونێ ئایا لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر گیراوە یاخود لەسەر شتی تر، لەبەرەوەی لە سۆشیال میدیا شتەکان زۆر گچکێ و گەورە دەکرێتن و هەندێک زاریش شتەکە بوونی نییە، بەڵام بە هەر جۆرێک بڵاو بێتەوە خەڵک گوێبیست دەبێتن. تاوەکو ئێستاکە هودا هیچ شتێکی باز نەکردووە و هۆکاری دەستگیرکردنی چییە و لەبەرچی دەستگیر کراوە. ئایا ئەو بێتاوانە و کەسێک
دەستی لەو بابەتە هەیە یاخود هەر بەڕاستی تاوانێکی کردووە بەڵام هەمومان دەزانین هیچ کەسێک بەبێ تاوانی دەستگیر ناکرێتن ئایا هەر جۆرە تاوانێک بێتن لەوانەیە زۆر جار شتەکان زۆر بچووک بێتن بەڵام تۆ دەبێ هۆی ئەوەی کە دەستگیر بکرێی لەبەرەوەی کارێکی غێرقانونیت کردو و لە یاسا لاداوە بێگومان هەمومان دەزانین یاسا لە ئێستادا سەروەرە و بۆ هەموو کەسێک یاسایە بۆ خۆشی ڕوونکردنەوەیکی بچووکیدا وتی ئەو شتانێک کە باز دەکرا لەسەر من دوور بوو لە ڕاستی لەبەرەوەی هەموو خەڵک باش من دەناسن و من کەسێکی چۆن موهات و چووی شوێنێک دەکەم و شوێنێک ناکەم ژیانی من لایفستایلی من هەموو کەسێک دەیزانی و هەموو خەڵکیش دەزانێ من ئەهلی چیمە و کەسانی تر ئەهلی چینە و کێ چی ئیش دەکاتن و وە خەڵکی تر چی ئیش دەکا هەموو خەڵک ئەو بابەتانە زۆر باش دەزانن ئەو شتانش کە لەسرم بڵاو کراوەتەوە هەموو خەڵک دەزانێ هودا ئەهلی ئەو با جۆرە بابەت و ئەو جۆرە شتانە نییە و بازەوەش دەکاتن لە زۆربەی پێش و لە زۆربەی سایتەکان بە شێوازێکی باش ناوی نەهاتووە و بازەوە دەکات شەرمێ دەکەم ئێستا من باسی ئەو شتانە بکەم کە لەسرم ناوتووە وە دەڵێتن من زۆر شتەیە کە دەمەوێت باسی بکەم بەڵام بەپێ ئەو کاتەی کە خۆم دەمەوێت و چ کاتێک ئاشکرای دەکەم بەپێی میزاج و جەوی خۆم باز ئەو شتانە دەکەم کە پێویستە بیانکەم وەروەها دەخەلیل لە سەرەتا وەکو پێشکەشکار و کاری ڕاگەاندن بە دەرکەوت بەڵام لەو کۆتایانە دەمان بینی تەنها وەکو فەرمانبەرێکی حکومی لە پەرلەمان داوامی دەکرد و لە سۆشیال میدیا وەکو هەر خاتونێکی تر وێنە و ڤیددیو خۆی بڵاو دەکردەوە و دەستی بەرکلام کردەوە چەند چاو پێکەوتنێکی کرد یەکێک لەو چاو پێکەوتنانە کە دەنگۆی زۆری داوە باسی لەوەی کرد تا تۆی شەشەم لە شوێنێکی هەستیار و نهێنیە خەڵکێکی زۆر فکریان لە بۆ زۆر شوێنی هەڵە ڕۆیشت بەڵام لە کۆتاییدا ئاشکرای کرد وتی با هەموو لایەک دڵی ئاو بخواتەوە تا تۆ یەکەم ئەوەتە لەسەر سینگما و هیوادارین هەموو کەساتێ بەناوبانگەکان و کەساتێ ئاساییەکان دوورکەونەوە لە کاری خراپە و هیوادارین هەموو لایەک سەرفراز و تەندروست باش دەبێتن و هیچ کەسێک تووشی زیندانی و ناخۆشی نابێ هەموو لایەک دڵخۆش و کامەران بن و هەموو کاتێک سەرفراز بن. زۆر سپاس بۆ سەرکردنی تاوا ڤیدۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم جارە لە چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شەر و سەبسکرایبی کەناڵەکەتان لە بیر نەچێتن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.